خراپترین ئافرەت پێت خۆشە بەڕەحمترین مرۆڤ کە محەممەد صلی الله عليه وسلم بە خێزانەکەت و بە کچەکەت بڵێ شەڕترین و خراپترین ئافرەت خوشکی بەڕێزم تۆ پێت خۆشە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە تۆ بڵێ خراپترین ئافرەتی بەخوا پێت خۆش نییە دەست خۆش بێ پێت خۆش نییە بەس بیسەلمێنێکە پێت خۆش نییە بە خۆتا بچۆرەوە بە خێزانەکانتان بڵێ ئەمەی کە باسی دەکەم ڕامەکەنە دەرەوە لە بیرتان بچێتەوە با تەطبیقی بکەین ئەوانەی کە خێزانەکانیان پۆشتەیە دەستیان ماچەکەین ئەوانشی خێزانەکان و کچەکانیان پۆشتە نییە بالغ بوونە با بە خۆیان نابچنەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم وشر نسائكم المتبرجات خراپترین ئافرەتی ناو مسلمانان ئەو ئافرەتانن کە سافیرن قژی بەدەرەوەیە سنگی ڕوت کردووە شەرم ناکە سنگی خۆی پیشانی پیاوی بازار ئەدات پیشانی گەنجەکانی زانکۆی ئەدات واللهی ڕاستیەکەی پێتان بڵێم پیاوی ئەمڕۆ زۆر داماوە پیاو ئەمڕۆ زۆر داماوە واللهی ئەو گەنجانەی کە خۆیان دەگرن زۆر ئیماندارن ڕاستیەکەی با بیزانین ئێستا کاتێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەعام کە تۆ پیاو دەبینی ئافرەت پیاو ئەبینێ پیاو پۆشتەیە جلێکی لەبەرە تەنها ئەوە نەی بەدەرەوەیە یا تۆزێ قۆڵی ڕوتە بەڵام کارەسات ئەوەیە کە ئافرەتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بازاڕەکان لە زانکۆکان لە ئاهەنگەکان دەبینیت ئافرەت سنگی بەدەرەوەیە کە کاریگەری زۆر لە پیاو دەکات خۆی عەرزەکا بۆ پیاو ئەمە کارەساتە خوشکە بە ڕێزەکانم توخوا بەس تووشی تاوانمان کن نێرەکان ئێوەش بەس کاتێ خێزانتانە گوازنەوە با سنگ و مەمکی بەدەرەوە نەبێ با سەری بەدەرەوە نەبێ بە حیا و بە حورمەتەوە ئەم کارە ئەنجام بدەن عیبادەتێ زۆر گەورەیە زەواج بەڵام تۆ کردە تاوان و گوناه بەس گوناهبارمان بکەن بەسە تاوان بەسە سافیرەی کە هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی ئافرەتان بەڕاستی بەداخەوە هیچ تەئسیرێکی مانگی ڕەمەزان و عیبادەتەکان بەسەرمانەوە نییە بەسەر زۆرێکمانەوە بە شێوەیەک خێزانەکەی دەگوازێتەوە بووکەکەی کچەکەی شوو دەکات بەداخەوە پیاو بە غیرەتی هەبێ و ئیمانی هەبێ ناوێرە سەیری کات بەڵام بەداخەوە کۆمەڵگایەکی لە ئاستی گوناه و تاوان هیچ مووقیفێکمان نییە زۆر بەمان